یەکێکە لەو دەرەنجامە خراپانەی کەەوە ئەمڕۆ بەداخەوە ئێمە زۆر پێوەی ئەناڵێنین جاری وایە ئێمە لەسەر پارچەزێک یاخود لەسەر تێنەگەیشتنی قسێک تووشی دەرەنجامی زۆر زۆر خراپ دەیت. من وەکوی هاوڵاتیەک ڕێنمایی خەڵک دەکەم کە لە کاتی تووڕۆبووندا دام بە خۆیان دابگرن لەبەرەوەی هەوکاری زۆرە تووڕەبوونیش وەکو باری دارایی و قەیرانی دارایی و باری سیاسی و پلەی گەرماش زۆر تەسیری هەیە بۆیە پێویستە لەسەر هەرێکێکمان لە کاتی تووڕەبووندا دام بە خۆمان دابگرین چونکە زەرەر و زیانی زۆر لەسەر سەحەتی هەر کەسێکماندا هەیە. هیوادارم گەنجانی ئێمە لە هیچ کاتێکا تووڕە نەبن ئاگایان لە خۆیان بێ بەسەر خۆیانە بچنەوە لە زۆر کاتە تووڕەبوونە بێتە مای کێشە بۆ کۆمەڵگاکەمانە بۆیە زۆر کات ئاگا لە خۆ نابێت و ڕابی هەڵەتی لەسەر شتێکی بێهۆ کە هۆکارەکەی نازانین چییە.